ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە دڵخۆشحاڵم بۆ جارێکی تر هەم لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەی دیالۆگ. ئازیزان، هەروەک ئاگدارن لە ڕۆژی سێشەمبەی ئەو مانگە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق نوێنەران لە هەموو عێراق بەڕێوەچێت. ڕۆژی یەکشەمبە بەشدار بووان ئەوانەی وا لە هێزن نزامیەکانن لە بەشە تایبەتەکانن، ئەوانە بەشداری هەڵبژاردن بوون و ڕۆژی سێشەمبە خەڵکی عێراق و هەرێمی کوردستانیش بەشداری و هەڵبژاردن ناکەن. جیاوازی هەڵبژاردننی عێراق لەگەڵ شوێنەکانی دنیا چۆنە؟ بانگەشەی هەڵبژاردن چۆن بەڕێوە چوو؟ چەندێ مەیدان درا بەو هێزانەی وە دەسەڵاتی مێدیاییان کەمترە لەگەڵەوە هێزانەی وە دەسەڵاتی مێدیاییان زیاترە یا پارەیان زیاترە. ئەگەر بڵێ چی کراوە بۆ ئەوەی کە توێژینەوەیە بکرێت، ڕاپرسیەکی گشتی بکرێت بۆەوە پێشتر بزانن چ هێزێ چ کەسێ لایەقی ئەوەیە بێتە سەر. لەو بابەتەوە ئێمە داوامان کردووە لە بەڕێز ژیلوان هەڵەدەنی، بەڕێزیان چاودێری سیاسی و هەروەها نووسەرن. دکتۆر گیان بەخێر بی بۆ بەرنامەی دیالۆگ. زۆر سپاسان دەکەم. زۆر مەمنون، زۆر سپاس بۆ بەشداریتان. ئەمە دووەم جارە ئێوە لە بەرنامەی دیالۆگا بەشدارە بن. زۆر خوشحاڵین بۆ ئەوە لەو بەرنامەیدا بەشدار بوون. زۆر سپاس بۆ من خۆشحاڵترم. زۆر سپاس. دکتۆر، لە عێراق و ئێستا تا ئەندازەیەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەوڵە درێ بە شێوەی ڕۆژاوایی ئەو هەڵبژاردن و ڕقابەتی هەڵبژاردن یا کێبڕکەی هەڵبژاردن بەڕێوە بچێت. چەندێک ئەمە توانوویەتی سەرکەوتوو بێ و ئایا ئەوەی وا لە ڕۆژاوا بەڕێوە ئەچێت ئەمە ئەتوانێت ئەو جواب دەرەوەی ئەو شتە بێەوە خەڵک باسیەکەن؟ لەو بابەتەوە گەر بکرێ بە کورتی باسی وەزعی هەڵبژاردن و وەزعی ئێستەی نوێنەران بکرێت، ئەوانە باتوانیویانە تەبلیغات یا بۆ هێز و لایەنەکانی خۆیان بکەن، جا دوای دینە سەر پرسیارەکەن. پێشەشی سڵاو لە بەڕێز و لە بینەرانی کەن لە بەڕێزەکەتان. زۆر سپاس. سەرکەوتوو بن. دیارە هەڵبژاردن لە عێراقا ئەگەر ئێمە باگراوندێکی تاریخی باس بێن یان لە ڕووی مێژوویەوە سەیری ڕێگەوڕوشەی هەڵبژاردن بکەین، هەڵبژاردن هەر لە سەرەتاکانی دوای ڕووخانی ڕژێمی بەعس، حیزبی بەعس کە لە ساڵی 1968 تا 2003 لە حکم بوو لە عێراق، ئەو فترەیەکە حیزبی بەعس لە حکم بوو و ئەو فترەیەکە حیزبی بەعس حکمیە کرد هەڵبژاردن شتێکی ڕامزی بوو، زیاتر لە شەوەی بەیعەتدان و یاخود کۆکردنەوەی جەماوەر و یان ئەوەی پێڵەن ئۆخوان پێڵەن بەیعەتە شتێک نەبوو ڕێی خەڵکی لەسەر وەرگیرێ و هەروەها بەدەر ئەو هەڵبژاردنەشێکە ئاکران زیاتر ئەبوو لە 100% لە ئینتیمای و کەسە دڵنیا بوونە کە باسیە ئینجا ئاهێنش بچێتە پەرلەمانەوە. بەڵام لە دوای ساڵی 2003 لەنەوەی چواری 2003 دوای کە ڕژێمی بەعس یان حکومەتی بەعس ئەڕوخێن لە سەردەستی ئەمریکا هاوپەیمانەکانی و ئەمە دەرفەتێکی واڵا کرد و هاوپەیمانانیش کە پێشتر دروشمی ئازادکردنی عێراق و هەروەها کرانەوە بەڕووی دنیا و دیموکراسیەتی هەڵگرتە بوو، هەر لە سەرەتاوە هەوڵیانداکەوە ئەنجومەنی حکم دروستکەن. بۆ ماوەی ساڵێک و شتێک ئەنجومەنێکی حکمیان پێگەنا، ئەنجومەن حکومە زیاتر دەنان بوو تا بە تعیینکردن بوو، چەند کەسێکان لە هەموو کوتلە و پێگاتەکانی عێراق دیاری کرد و ئەم کوتلە و پێگاتانە لەناو ئەنجومەنی حکومە هەبوون و سەرۆک حیزبەکان بوون زیاتر لەگەڵ هەندێک چاودێری سیاسیشی تیا بوو، نێ بڵێن خەڵکی بڵێن کۆمەڵایەتی ناسراو لە عێراق و ئەمە هەتا تقریبا 2005 بەردەوام بووە. ئیشی ئەم ئەنجومەنە یەکەم ئەنجومەنی نیشتیمانی هەڵبژار کە دەستوریان نووسیەوە، دووەمیش هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەران واتە یاسایەک بۆ هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەران کە بێتە نوێنەری خەڵک لە پەرلەمانە لە پەرلەمانی ئەوەی پێڵە ئەنجومەنی نوێنەران. طبیعی وەکو باسم کرد ئەم ئیشی ئەم ئەنجومەنە ئیشی ئەو ئەنجومەنی حکومە بۆ ماوەی ساڵێک بوو ئەو بوو کە حاکمی سیاسی ئەو کاتێ عێراق پۆل بریمەر
کۆیکردنەوە ئەو ئەنجومەنەی دروست کرد دوایەوە بۆ ماوەی ساڵێک لە عێراق مایەوە ئەو توانی مەسەن هەنێک کاروباری سیاسی و نوێنەراتی لە عێراقا ڕێک بخە. یەکەمی هەڵبژاردن لە عێراقا کە کرا بڵین بۆ ئەنجومەنی نوێنەران ساڵی 2005 بوو لە کۆتایی مانگی کانونی دومی ساڵی 2005 هەڵبژاردن کرا. ئەو هەڵبژاردنە دەرفەتێکی باشی دای خەڵکی عێراق کە ڕێی خۆی و دەنگی خۆی بگەنێتە حیزبە سیاسیەکان و حیزبە سیاسەکان بەپێی قورسایی خۆیان دەنگیان لە پەرلەمان و لە ئەو 275 کورسەی کە دیاری کرابوو وەکو ڕێژەی نوێنەراتی هەموو عێراق دیاری بکەن. ساڵی 2005 تا 2010 کە دومین هەڵبژاردن نەکرێت لەو 5 ساڵەیە ئەتوانین بڵێن کۆمەڵە ئاڵنگاری ڕوبەڕووی ئەنجومەی نوێنەران بووە و کۆمەڵە ئاڵنگاری ئەوی پێڵەن تەحەدا بە عەربی ڕوبەڕووی حکومەتی ئەو کاتەی عێراق بووەوە. تەمان وەکو تەقینەوە بوونی هێزەکانی قاعیدە و هەروەها کێشەی سونە کە لێکەم هەڵبژاردنی 2005 بایکۆتیان کرد زیاتر شیعە و کورد بوون پێگەنەری ئەو پەرلەمانەوە حکومەت و ئەوان وەگەڵێ مقاتعی انتخابات یاڵی پێڵەن بایکۆتی پرۆسەکەیان کرد بەوەی کە گرفتیان لەگەڵ یاساکای هەبوو بە کشتی چکە ئەو ناوچانەی سونە لە دوای 2005 و 6 زۆر نائارام بوو تەقینەوەی زۆرتیا بوو کردەوەی تیرۆریستی زۆرتیا بوو خەڵک زۆرە کوژرا و ڕێیەکان نائەمن بوون واتە ئەوان بڕوایان وا بوو لە سونیەکان کە ناتوانن نوێنەراتی ڕاستەقینی سونە بکەن ناو ئەنجومەی نوێنەران لە حکومەتە. ئەو بە هەر حاڵتا 2010 هات 2010 هەڵبژاردنی دووەم کرا. هەڵبژاردنی دووەمیش ئەتوانین بڵێن لە بەردەمی کۆمەڵی ئاڵنگاری ترا بوو ئەوی ژەوە بکە اینجا کورد لە هەنێک یاساکانی ناو عێراق ناڕازی بوو کە داوای مەسەن زیادکردنی پشکی لە بوجا کرد داوای زیادکردنی مەسەن ڕێژەی هێزەکانی ئەمنی لە ناو عێراق ڕێژەی هێزی ئەمنی کوردی لە ناو سوپای عێراقا کرد کە لە ساڵ 2 بۆ کاتە واروها داوای ئەوەیەوە بە سابتی مەسەرەن ئەنجومەی نوێنەران و پۆستە سیادەکانی عێراق دابەش بکرێن واروها بەدەر لەوەشکەوە مالیکیش کاوکاتە سەرۆک وەزیران بوو زۆر بڕیاری بە تاگڕانە دەکرد و ئەمە کۆمەڵە گرفتی هێنایە بەردەمی ئەنجومەی نوێنەران و ئەنجومەنی بڵێن حکمی عێراقی و کاتە ئەنجومەی نوێنەران و ئەنجومەنی وەزیرانیش هەتا کێ 2014 چەند تقریبا ئەتوانین بڵێن دوو مانگێک پێش هاتنەی هێزەکانی داعش بۆ عێراق هەڵبژاردن کرا بەڵام هەتا هێزەکانی داعش هاتنەوە حکومەتیشتا پێک نهاتبوو وەکە هێزەکانی داعشاتە ئیترە حکومەتە ڕوبەڕووی ئاڵنگاری گەورەتر بووە هەم لەگەڵ کوردە هەم لەگەڵ هێزە سونیەکان هەم لەگەڵ هێزەکانی داعشە کاوکاتە عێراق بە وەزعێکی بە بارودۆخێکی نائامنی ناسایشی ناسەقامبیلی زۆرات تێپەڕی و تەنانەت ئەتوانین بڵێن وای لە هاتبوو تەنها چەند ناوچەیەکی زۆر کەمی بەدەست حکومەتەوە مابوو بەشی زۆری ناوچەکانی باکوور مووسڵ هەتاک و مەخمورە لە خوارە هەتاک و ناوچەکانی نزیکی دیالەوانە بەدەستی هێزەکانی داعشەوە بەڵام ئەو بوو بە هاوکاری ئەمریکا و هێزەکانی ئاوپەیمانان و پێشمەرگەوانە توانرا مەسەن 2007 کۆتایی بە شەڕی داعشش بێنەوە لە 2010 هەڵبژاردنێکی تر کرا 2010 هەڵبژاردنەکە سیستەمەکەی جیاواز بوو لە 2014 بەوەی ئەوکە سیستەمێکی ئەلکترۆنی داهێنرا ئەوەی پێڵەن وەگەڵات تەکنۆلۆژیای پێشکەوتر هاتە ناو سیستەمەکەوە و ئەم تەکنۆلۆژیایە ئەتوانم بڵێم هەم جیاکردنەوەی دایەکانی ئاسانتر کرد هەم دەنگدان لە کاتی پرۆسەکەش ئاسانتر بوو بەڵام گرفتەکە لە بوونی خروقاتی زۆر لە سیستەمەکە و لە هەنێک شوێنیش مەسەلەن بنکەکان مەسەلەن تووشی ئەوەی پێهێڵی سووری بۆ دانرا و بە کورتی تەسویرێکی زۆر کرا و دواتر مەسەلەن کۆمەڵێک کێشە و گرفتی لێکەوتەوە کە چارەسەر نەکراوی مایەوە بە حکمی وەیکەوە وەزع عێراق ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی لەو سەردەمەیە لە بینی بەرداشتی ئەمریکا لەلایەک و ئێران لەلایەکی ترەوە ئەهاردرا وەگەڵێ وەزعەکەی زۆر خراپ بوو هەتاکو 2021 بەدەر لەوە لە 2010 تا 2021 تاکو بڵێن هەڵبژاردنی 2021 ئەو سەردەمە ئەتوانین بڵێن قۆناغێکی زۆر هەستیار و بۆ عێراق لەو سەردەمە عادل عەبدولمەهدی کە سەرۆک وەزیر بوو ناچار بووە کۆتایی 2019 ئیستیقالە بکە دەست لە کار بکێشێتەوە بە حکمی ئەو هەموو خۆپیشاندانی کە پێڵەن خۆپیشاندنەکانی تشرینی بێڵن ئەم کاتانە بوو تقریبا هەڵبژاردنەکانی خۆپیشاندنان داوای هەڵبژاردنی پێشوەختەوە ڕۆژانەی حکومەتیانە کرد بۆیە عادل عەبدولمەهدی ناچار بوو دەست لە کار بکێشێتەوە دواتر هەتاکو ماوەیەکی پێچ و کازمیان هێنا دوای کازمی ئینجا محەممەد شەیع سوودانی
کە ئێستاش معلومی جەنابتانە سەرۆک وەزیرانی عێراق ینی هەم ئاڵگۆری پۆست کرا هەم ئاڵگۆر لە سیستەمەکەش کرا بەدەلۆش ڕێژەی کورسیەکانی ئەنجومەی نوێنەرانی عێراق لە 1970 بەرزکرا بۆ 329 و هەروە سیستەمی کۆتاژ دەکەنەوە کورسی بۆ کۆتا بۆ کەمینەکانی عێراق بێت کە معلومی ئێوەیە عێراق لە شیعە و سونە لە نەتەوەی عەرەب و کورد و کۆمەڵێ مەسەلەن پێگاتەی وەکو کلدان و ئاشووری و ئەرمەنی و مەسەلەن ئێزدیش کا بڵێم هینێکی جیاوازن ئەوانە لە ڕووی ئاینیەوە بەدەر لەوەش ئەمانە بۆی کە مافی خۆیان پارێزراو بێ زەحمەت بوو بتوانن بە ڕێژەی دەنگ بە ڕێژەی سەدی دەنگ بتوانن بگەنە پەرلەمان لەبەرەوە پەرلەمانی عێراق هەستا چی کرد کۆمەڵێ کورسی بۆ دانان بۆی کە بەدەربن لە یاسای ئەوەی کە بۆ هەڵبژارنەوەی کە یاسای سانتلیگۆیە ئەوان بچنە پەرلەمان تەنها بە چەند دەنگێکی زۆر کەم ئەتوانی بچنە پەرلەمان وەکو حیزبەکانی ترنی و ئەمە مێژووی هەڵبژارن ئەم خولەی هەڵبژارنی پەرلەمان لەگەڵ خولی پێشوو یەک دوو جیاوازی هەیە یەکەم جیاوازەکان ئەوەیە کە ئەتوانین بڵین ئێستا ئەمریکا بەهێزێکی زیاتر لە عێراقا ینی ئەمەکو لایەنە دەرەچیەکەی چونکو عێراق وەزع عێراق و وڵاتانی تری ئیقلیمی نییە وەک وڵاتانی ئەوروپا نیە و جەنابەت باس نمونەی ئەوروپا تێنایەوە لە ئەوروپا کەمتر تەداخلاتی دەرەچی و ئیقلیمی لەناو هەڵبژارنی وڵاتێکە بۆ من وڵاتی سوید کەمتر مەسەلەن فینلەندا و نەرویج دەزەخەنە هەڵبژارنەکانی سویدەوە یا مەسەلەن لە ئیسپانیا بکرێ ئەمریکا بێ مەسەلەن لەوێ تەداخلکە بەڵام عێراق وەزعێکی جیاوازی هەیە بە حکمی ئەوەی کە هەم شوێنی جیۆپۆلیتیکی هەم ئەو قەیرانە سیاسیانەی کە لەم ماوەیە بەسەر عێراق هاتووە بەتایبەت معلومی جەنابتان لە دوای هاتنی داعش و دوای تێکشکانی داعش و ئەو کێشانی کە لە بینی کورد و حکومەت عێراق ڕوویدا اینجا شەڕی ئێران ئیسرائیل کە لەو ماوەی پێشوە لە چەند مانگی ڕابردوودا ڕوویدا و بەدەر لەوەش زەختی وڵاتانی ئیقلیمی وەکو تورکیا بڵێن ئەگە باسی کوتلی سونی بکەین وەکو تورکیا و سعودیانەش پشکیان هەیە لە عێراق هاوکاری سونەکانەکەن ئێران هاوکاری شیعەکانەکە کوردیش مەسەلەن لەم ناوەیە ئەوێ مەسان بە قووەتێکی زیاتر بچێتە بەغا ئەمانە کۆمەڵی ئاڵنگارین کە لە بەردەمی ئەم خولەی هەڵبژارنا هەیە بەدەرەوەی ئەمریکا داواکاری ئەمنیشی هەیە بەرە داواکاری سیاسی کە ئەوێ کۆمەڵە پۆستی سیاسی خۆی یەکلای کاتەوە وەکو ئەنجومەنی وەکو وەزیران وەکو مەسەلەن سەرۆکی پەرلەمان و هەروەها بۆتە حەزم یەک کشتی کە باسکەم لە کەم وڵاتی دنیا هەیە بەدەر لە وڵاتانی کە تایفین لە کەم وڵاتی دنیا هەیە پێشوەختە بزارێ سەرۆک کۆمار چێ پێشوەختە بزارێ سەرۆک وەزیر چێ بەڵام لە عێراقەوە معلومە هەتا وەکو نوکتەیەکی سیاسی پێم خۆشە لەم کەناڵی جنات باسیکەم کابراایکی عەرەب و هاتووە سەر تەلەڤیزیۆنی وت بچی بۆ هەڵبژارن نەچی بۆ هەڵبژارن سەرۆک وەزیر شیعەیە بچی و نەچی سەرۆک کۆمار کوردە بچی و نەچی سەرۆکی پەرلەمان سونەیە ئەمە بۆ واکراوە چونکە ئەمریکا تێگەیشت یعنی ئەمریکەکان تێگەیشتن لە عێراقا بڵێ لای بەڕێستان تۆزی کێشەی ئینترنت هەیە هیوادارم ئەگەر بێت و کرێت تۆزێ دەنگ استقرار وەرگرێ و زەحمەتە حکومەتەکە بکرێت سەر پێ ئەمە گرفتەکەیە چونکە شیعەکان لە عێراقا کە خۆیان بە زۆری نەئەزانوە ڕێژەیەکی مەسەلەن وەکو باسەکرێت دیارە ئێستایشی دقیق نییە لە 160 بۆ نمونە ئەوان ئەڵێن لە 160 عێراقی ئەگەر ئەو هینە نەبێ و شیعەکاریە نەبێ کە مەسەلەن سەرۆک کۆمار بۆ کوردان راوە سەرۆکی پەرلەمان بۆ سونە سەرۆکی وەزیران بۆ شیعەوان نەبێ ئەو کاتە هاوسەنجەکە تێگەچێ و مەترسیە بێت لە بەردەمی پرۆسی سیاسی لە عێراقا و دوور نییە مەسەلەن چەکدانی چەکداریشی لێ بکرێتەوە دروست بڵێ زۆر سپاس بەڵێ زۆر مەمنون لە پرسیارەکانە حتمما دینە سەر وردەکاریەکانیشی ئەوەی وا ئەوترێ دەوروبەری 38 حزب بەشداری ئەو هەڵبژاردنن ئەگەر چاو لە تەلڤیزیۆنەکان بکەین ئەوەی وا هێزی زیاترە و ئەوەی وا پارەی زیاترە و ئەوەی وای مێدیای باشتری هەیە زیاتر دەرەکەوێ واتوانێ خەڵکێکی زۆر لە ساحەی وەرزشیەکان لە مەیدانی شارەکان لە شوێنە جۆراجۆرەکان کۆ بکاتەوە ئەمە تەبعاً لە زۆر وڵاتی کێشەر وایە بۆ نمونە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش حزبی دموکرات و حزبی کۆماری خواست پارەی زیاتریان هەیە و ئەوان زیاتر دەتوانن لەو چێبڕکەیە بەشداری بکەن چەندێک ئەمە تەئسیری لەسەر ئەو هێزە بچووکانە کە پارەی کەمتریان هەیە و مێدیای چکۆلەتریان هەیە چەندێک تەئسیری لەسەر ئەوانە بێک ئەوان نەتوانن
نوێنەر بنێرن یان نوێنەری کەمتر بنێرن بۆ پارلەمان تکایە بە کورتی بابچینە سەر پرسیارەکانیش فەرموو. بێگومان لە عراق کە وەکو باسی وەزع سیاسەکەم کرد کە تداخلاتی اقلیمی هەیە کە تداخلاتی واتە سلێزەکانی جیهان هەیە لە وەزع عێراق و هەروەها لەناو خۆشە دیارە لە هەموو دنیا شاوکو جەنابەت باست کرد دوو مەسەلەی زۆر گرنگ لە هەڵبژاردنەکانی دنیا دەورە بین یەکەم هێزی چەکدار دووەم پارە ئەم دوانەش لە دەستی هەر هێزێکی سیاسیا بن لە عێراقا بە دڵنیایی کورسی زیاتر هێنێ بە دڵنیایی ئەتوانین بڵێن دەنگی زیاتر هێنێ لە ناو پەرلەمانە. وەزعی کۆمەڵایەتی عێراق و ئاستی هۆشیاری خەڵک بەدەر لەو دابەشکاری تایفی کە لە عێراقا هەیە ئەمانە هەمووی ئەتوانین بڵێن سەرباری ئەوەن کە تاچی کاندید یا ئەو کەسێک کە خۆی مڕەشەحەکە چەندین هۆکار هەیە بۆی کە یەکەم هێزێکی گەورە پرسیۆ بێ میدیایەکی گەورە میدیایەکی زەبەلاح کە بەردەوام ڕکلامی بۆ بکە بەدەر ڕۆژە پارەیەکی باشی لەبەردەستا بێ تەمەنەوە پارێش لای هێزە گەورەکان هەیە بێگومان ئەمەش کاریگەری هەیە لەسەر هەم دەنگ و سەنگی ئەو هێزەی کاچتە پەرلەمان هەم لە ڕووی کورسیەکان هەم لە ڕووی کۆکردنەوەی جەماوەر و بەدەر لەوەش هەتا لە عێراق شتێکی تر هەیە بەدەر لە هەموو وڵاتانی دنیا ئەوی زۆر جاروا ئینتیماژە کردرێ جاری وایە لە ڕێگەی پێدانی پارە لە ڕێگەی بەخشش و لە ڕێگەی بەڵێنی تاعین بوون دامەزران لە ناوکەرتی حکومی بەڵێنی خستنە سەر ئیش ئەم شتانە هەمووی کاریگەری هەیە لەسەر هۆشیاری دەنگدەر کە دەنگ بە چێبە چونکو دایمەن وایە لە عێراقا ئێمە وەزعی عێراق وەزعی ئیستیسنایی هەیە ئەو هێزانەی کە هێزی چەکداریان هەیە ئەتوانن مەسەلەن کۆنتڕۆلی ساحەکە بکەن لە ڕووی هێزی چەکدارەوە ئەوانی پاریانەی ئەتوانن وەزعەکە یا بارودۆخەکە مەیدانەکە کۆنتڕۆل بکەن لە ڕووی میدیاییەوە ئەتوانن میدیای باش تەلەڤیزۆنی باش بێنن مەسەلەن و سایت و پەیجی تایبەتیان هەبێ بەردەوام سپۆنسەری بکەن و ڕێکلام بکەن و تاکی عێراقیش بە عام بە شەیشی گشتی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەتوانین بڵێن لە بینی هەستە تایفیەکەی کە چ مەزهبێکە ئاینەکەی لەگەڵ هەستە حیزبایەتەکەی تێکەڵە بێ لەم بینایە ئەوەی کە یەکلایەکاتەوە مەسایلی مادیە بەڕاستی ئەوەی کە دەنگی بۆ یەکلایەکاتەوە مەسایلی هێزە و هەموو تاکێکیش لەم عێراقا بڕوا بکە ئەو دوو هۆکارە زۆر کاریگەری هەیە لەسەری و لاوبژانەکانی ڕابردویان بینیمانەوە هێزانی کە هێزی چەکداران هەبوو ئەوەی کە پارەیان هەبوو ئەو کە دەنگ و ڕەنگیان باشتر گەیشتە جەماوەر ئەوەی کە ئەتوانی مەسەن لە ڕووی میدیایە کۆنتڕۆلی ساحەکە بکەن کورسی باشتری هێنا لە پێشتری شەروا بووە هێزی بچووک مشکلەکەی دوو سێشتە یەکەم هێزە بچووکانی عێراق لەژێر دەستی هێزە گەورەکانە ئەمە یەک دوو تاچی ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەو هۆشیاریە سیاسی هێشتا لە عێراقا بەداخەوە هێشتا هۆشیاری مەدەنی ئەوی لە ئەوروپا گەشتە ئاستێک کە کەسێک کاتێک کاندیدا هەر لە ڕێگەی پۆستەرێک و کاوە پۆستای نێرێ بۆ ماڵێک و ئەو بەرنامەکان خوێنێت و لەسەر ئەساسی بەرنامە دەنگێدا بە ڕۆژەح لێرەوە نییە لە چەند شتێک کاریگەری هەیە لەسەر پرۆسەی دەنگدان یەکەم ئینتیمای سیاسی بزانە ئایا ئەم کەسە لە حیزبەکەی خۆیەتیانە دوو لە ڕووی ئاینیەوە بزانە ئایا لە مەزارەکەی خۆیەتی قەت من نەبینەوە کەسێکی شیعە عەرەبێکی شیعە دەنگ بە کوردێک من بۆ خۆم نەبینەوە لەم چەند ساڵەی کە شایەتی بینی ئەم هەموو انتخاباتە بووم کە لە زۆر انتخاباتەکەم چاودێر بووم یانێ کە ئەندامی کۆمیسیۆن بوو یعنی لە ناو پرۆسەکە بوو ولا لە خولێک شەکاندید بوو نەبینیوە خەڵکێکی عەرەب دەنگ بە کوردێک زۆر کەم ئەگەر مەسەلەن پێشوەختە وعدێکی لێ وەرگیرابێ بە کۆمەڵە وعد و وانە ئەمە دوو سێم خزمایەتی ئەوەی پێڵەن قەبیلەیەتی هۆزایەتی زۆر کاریگەریە کە کەسێک کاتێک کە دەنگەدا بێشە لە حیزبێکە با لە حیزبی خۆشی بێ بزانە ئایا چەند نزیکە لە ڕووی خزمایەتیەوە لە خێڵ و بنەماڵەکەی ئەمە لە عەشیرەتەکەی ئەمە لە هۆزەکەی ئەمە بۆ عەرەبەکانیش ڕاستە قسەیە بۆ کوردیش ڕاستە بۆ پێکاتەکانیش ڕاستە یەکشتی تر وعد و عود بەهۆی کە حکمی عێراق لەم ماوەیە لە 2023 تا ئێستا نەیتوانی و ئابووریی سەقامگیر لە عێراقا دروست بکە ئابووری عێراق ئابووریەکی ڕێیە ئابووریە کە لەسەر ئەساسی فرۆشتنی نەوت و تاعینبوون و ئەوانە کەرتی تایبەت تایە مردووە خەڵک ئەوەی کە ئیشی دەست دەکەوێت ئەوانەیە کە لە تاعین لە حکومەت لە هێزی چەکدارە لە کەرتە گشتیەکان و دایرەکانە ئەم وعدانەش کاریگەری ئەکەنە سەر زێنی دەنگدەر بۆی کە دەنگ با بچێ و ئەو کاندیدێک کە دەنگی پێ ئیشی بۆ کا بۆی تاعین بێ ئیشێکی بۆ دۆزێتەوە یا بۆ نمونە ئەیخات لە حیزبەکەی پۆستەکەی بەرزەکاتەوە ئەمانە هەموو کاریگەریە بەدەر لەم کاریگەریە حەزەکەم ئامە بڵێم بەداخە وڵاتانی اقلیمی زۆر تاسیران هەیە لەسەر بارودۆخەکە
و کۆمەڵی هێزی بچووک هەیە کە مەسەلەن پشگیریان لێ لە دەرەوە لەلایەن وڵاتانی ئیقلیمی و دەرەوە پشگیریان نییە، هێزی چەکداریان نییە، پارێکی زۆریان نییە، تا کەوتە ژێر ئەمانەش. ئەڵێ بۆ دەنگ بم بە حیزبێکی بچووک، بە کوتلێکی بچووک کە بە هێزێکی کەمەوە سە پەرلەمان ناتوانەوە خواستەکانی من بەدی بێنێ، دەنگەدا بە هێزێکی گەورەتر. ئەڕێچکەنە بەم هێزە گەورە سپێنە من منەتی ئەوەی بەسەراکەم کە تعینم کە ئیشێکم بۆ بدۆزێتەوە لەناو هێز چەکدارەکانی خۆیان تعینم کات. ئەمانە هەمووی کاریگەری توانین بڵین بە کورتی بە وەگەڵە بەبێ مەسەلەن بەبێ ڕوتوش وەکو کورداریڵێ ئەمە مەسەلەکەی مەڵێ. بەڕێز زۆڵمای خەلیلزاد لە لێدوانێکە باسی وەی کردووە کە عێراق وڵاتێکە کە دموکراسی تایە سەقامگیر بووە. ئێوەش بۆ خۆشتان فەرمووتان کە لە هەڵبژاردنەکانی پێشەوە وەکو چاودێر بەشدار بوون، ئەوەی کە بە شێوەی ئەلکترۆنیکی شەکرێت کە ینی بە شێوەی دیجیتال دەنگەکان هینەکرێ حەسێ بکرێ، چەندێک ڕێگەی تەزویر هەیە، چەندێک ڕێگەی ئەوە هەیە کە جا لەوەی کە ئەوە هۆزە، ئەوە حیزبە، ئەوە کەسی خۆیەتی، ئەوە نەتەوەیە، ئەوانە هەموو بە خۆتان ئاماژەتان پێکەرەوە ئاینەکە ڕێیەدا بەشەکان، بەڵام سەر ڕێ ئەوانە لە ناو شەعەکانە بەرەی جیاواز هەیە، لە ناو کوردەکانە بەرەی جیاواز هەیە، لە ناو سنەکانە بەرەی جیاواز هەیە. چەندێک ئەمە ئەتوانێت تەئسیری ببێ لەسەرەوەی لایەنێک بە نوعێکی تر بیاوێت دەنگێکی زیاتر بەلای خۆی ڕابکێشێت لە ڕێگەی تەزویر یا شێوەیەکی تر. ساڵان لە 2005 و 2014 تقریبان زیاتر جیاکردنەوەی دەست لە ڕێگەی دەستەوە بوو، یعنی تەلاعوبی زیاتر پێواترا. مەسەن ڕقەمەکان ئێمە بینیمان چاودێرەکانی ژەوان تۆمار کرد کاتی خۆی کە تەزویر لە هەموو هەڵبژارنەکانی پێشوە بە ڕێژەی جیاواز کراوە کەم تا زۆر، بەڵام لە ئەلکترۆنیکەیە لە 2010 ڕێژەکە زۆر بەرز بوو و حتا من بخۆم جۆم لە یەکێ لە ئەندامی ئەنجومەنی باڵای ئەو کاتی کۆمسیۆن بوو وتی تەزویر کراوە ئەو ڕێژە ڕاستیقینەکانی باس کرد، بەڵام گرفتەکە لێرە ئەوەیە خەڵک پرۆسەکە تەکنۆلۆژیای نوێی بەکارهاتووە، کۆمپیوتەری لێ مەسەرەن جیهازی جیاکەرەوە کامێرەی لێیە بە ئەلکترۆنی دەنگەدەی قەڵەمەکەش هەتا کەمۆرەکەی لێ ئەلکترۆنیە، بەڵام کێشەکە لەو سۆفتایە کە دانراوە، یعنی گرنتی من ناڵم لە 100%، بەڵام گرنتی پاکی پرۆسەکە بەم شتە ناپێورێ. و وەکو باسیشم کرد ئەم هەموو فاکتەرێک کە کاریگەری لە سابژارنەکە لە عێراق دەوری هەیە لەسەرەوەی کەوا چێ سەرکەوتوو بێ، چێک کورسی کەم بێنێ، چێ کورسی زۆر بێنێ، حتا باز لە ئەم وشەیە لەواشە قورس بێ بەکاری بێنین لە ڕووی سیاسیم لە ڕووی ئەکادمیشەوە کە هەنێک کەس هەنێک چاودێری سیاسی کە لە نزیک لە ناو حیزبەکان باز لە دیزایانی پێشوەختەژەکەن، ینی پەرلەمان مەسەرەن دیزاین کرابێ لەو ڕۆکە چێ مەسەرەن کورسی بێنێ، کورسی چەند کورسی بێنێ و لە شوێ بهێنێ، هەتا ئەمانەش باسەکرێ، بەڵام دیارە ئەوەش پێویستی بە بەڵگە و بە مستەمسەکی قانونی و بە مستەمسەکی مەلموسەیەکەوە بڵین ئەم شتەوایە. بەڵام بەهەرحاڵ باسەکرێ لێرەوەیەکەوە ئەم سیستەمەش تەزویری تیاکرێ و لە وڵاتێکیش کە دیموکراسی تایە سەر پێ نەکەوتوێ و هەڵبژاردن هێشتاوەی ئەتیبارە گەورەی نەبێ کە بتوانێت مەسەرەن گۆڕانکاری زۆر گەورە دروست بکات، وەگەوەی چۆن مەسەرەن لە بریتانیایکە لە ئەمریکا مەسەرەن جاری وای هەڵبژاردن ئەتوانێت مەسەرەن ترەمپ بخا بایدن بێنێ، بایدن بخا ترەمپ بێنێ بۆنمە، یا مەسەرەن لە سویدا سەرۆکوەزیران سەرۆکوەزیرانی تر بێنێ، یا بۆ نمونە جاری وایە تۆ تەسەور ناکەی کوردێک لە سویدا ئەتوانێت خۆی هەڵبژێرە بگاتە ئاستی مەسەرەن پەرلەمانوانە. لێرە زۆر کەمەوە چانسانایە، چونکە هێشتا وەکو باس بە عێراق بەهۆی ئەم کێشە سیاسیانەی کە هەیەتی، بۆی کێشەی تایفی، کێشەی نەتەوەیی و پێکەوە لکاندنی ئەم هەموو نەتەوە جیاوازە لەناو بۆعدێک لەناو بۆتەیەکە کە پێڵەن عێراق و هەروەها تەداخولاتی ئەملاولا و بوونی هێزەکانی ئەمریکا و تەداخولاتی ئێران و تەداخولاتی تورکیا هاتا لە هەنێ حاڵەتە سعودیا ئەردەن، حتا باز لە وڵاتی دوورەدەستی زۆر گەوراکرێت کە لە ئینتخابەکانی کوردستانە دەوری هەبوو، ڕۆلی هەبووە لێکلایکردنی حکوومەڵی پرسە، ناڵم لە 100%، بەڵام باسەکرێ، یعنی ئەوە قسێ و ئەکوترێ و هیچ ئاگرێکیش بێت دووکەڵ نابێ وەکو کوردەواریەڵێ، لەبەر ئەم شتانە هەیە. یەک حاڵەتی تر ئەوەیە خەڵک لێرە ڕاستی ینی لە عێراق بەگشتی من جای ناکەم بڵێ فڵان شوێن و فڵان پارێزگا، یەکشتی تر ئەوەیە بۆ پاراستنی هاوسەنجە چیان کردووە، کورسەکانیان دیاری کردووە، بۆ نمونە پارێزگای سلێمانی کە ئێستا ئێمە تیاژین 18 کورسی هەیە، 100 کەس بڕوا بۆ دەنگدان و دەنگ باو 1 ملیۆن خەڵک بڕە 18 کورسی چیتە پەرلەمانەوە،
ئەم 18 کورسی بۆ پارێزگای سلێمانی دیاری کراوە. یعنی واتە بەشداریکردنی ڕێژەی زۆر و کەم زۆر تەسیری نابێت کە ئەمەش پرۆسەکە خەتە ژێر پرسیارەوە لاانێ پارێزگای خەڵک کەمەچێ بۆ بژاردن بایکۆتێکا زیاتر مەسەرەن بۆ نمونە یا مەسەن دەنگی سوتا زۆرە بەڵام لەسەر ئاستی ئام چوو پانێ پارێزگایەکە خەڵکێکی زۆرە چێ ینی خەڵکێکی زۆر هەڵبژار نەکە ئەم پارێزگا کەمە کە کەمەڵژار زۆر تەسیری نابێت جاوە ئەتوانین لە کێش و گرفتەکان هەڵبژارنا پرسیاری یەکێک لە پرسیارەکانی من ئەوە بوو کە لە وڵاتانی ئوروپی متمانەکردن بە حیزبەکان سەردەمەکان جیاواز بوون جاری وا بووە لە خوارەوەی 50% دانیشتوانی ئەوانەوە ئەتوانن حەقی دەنگدانیان هەیە بەشدار بوون لە هەڵبژاردنەکانە یعنی لە 50 لە خوارەوە معنایەوەی خەڵک پێیان وایە هیچ ئەوان ببنیانە بن بەشدار بنیا هیچ تاثیرێکی نییە بۆ جۆرەوە فەرمونون ئەوە لە عێراق زۆر مهم نییە بۆ ئەوە دەسەڵات دابش کراوەی تر هەل ئێستا معلومە چێ بێ بە سەر کۆمار و چێ بێ بە سەر وەزیران و چێ بێ بە سەرۆکی پارلەمانوانە بەڵام لە دەرەوەی وڵات شتێکی کە هەیە یا لە وڵاتانی تر ئەوی شەوەیە کە لایەنی یاکو بڵێن شوێنی تایبەت هەیە کە دێت هەڵی ئەسەنگێنێ ڕادەی بەشداربووان چنێکە چێ زیاتر ڕێنێتەوە ئەمانە بێلایەنن ئایا شتیوا لە عێراقا کراوە یا لە هەرێمی کوردستان کە بۆ خۆتان لەوێ ئەژین کە شوێنێک بێلایەن بێت و بێت هەڵی بسەنگێنێ یا توێژینەوە بکە کە جاری وایەچن لە بینی مەسان بڵێن 2000 کەسای چەند هزار کەساییکەن لە شوێنە جیاوازەکان لە ڕەگەزە جیاوازەکان لە ئەوەی کە بنەمای تایبەت جیاوازی هەیە لە کۆمەڵایەتی ئەوانە پرسیاریان لێکن وڵێن مەسەلەن فلانە حزب زیاترین ڕێژێنێ ئایا شتی وە لە عێراقا یا لە هەرێمی کوردستانە کراوە یا هەیە یا ناشتیوان نەبووە شتی هەیە مەسەر ڕێکخراوی نێودەوڵەتی هاتووە مەسەر لێرە کەناڵەکانی ڕاگەاندنی جیهانی دێن ڕێکخراوی نێتەوەیەکگرتوەکانی لێ چەندها تۆڕی بێلایانی ڕێکخراوی هەیە لە وڵاتانی ئەوروپا و هاتوون چاودێریەکەن ئەم شتانە هەیە بە دڵنیایی و کراویشە بۆ نمونە لە ڕابردووە مەسان ڕێژەی هەڵبژاردن بەشداری هەڵبژاردن زۆر بووە بەڵام لە دو هەڵبژاردننی عێراقا لە 2021 یعنی باز لە 30 خەڵکەکرا کەمتر لەوەش خاگو لە ساسی زۆر لەوە کەمتریش باسەکرا بۆ من لە 21 و لە 25 باسەکرا بەسمێ بەڵاماش پرۆسەکە تێپەڕی لە 60 بۆ هەفتای خەڵک نەچوو بۆ هەڵبژاردن ئەمە مانای وایە خەڵک تا ڕادێکی زۆر وەکو جنابت ئاماژەت پێکرد لە مەسەلەی هەڵبژاردن بێهیوا بووە پێی وایە هەڵبژاردن گۆڕانکاری ناکە و پێی وایە هەڵبژاردن ناتوانێت خواستەکانی ئەو بەدەی بێنێ و پەرلەمانتارەکان ئەوانی کاسنە پەرلەمان ئەم پێی وایە کە لەگەڵ خواست و ویستی ئەوە یەک ناگرێتەوە و ناتوانێت مەسەلەن گۆڕانکاری لە دۆخ و گوزەران و ژیانی ئەو چیناپەکە دەنگەدا ئەمە خەڵکی بێهیوا کرد بوو تا ڕادێکی زۆر ڕاستە لە چەندها هەڵبژاردننی ڕابردوش مەسەلەن پێشەرکاری تۆمارکرا باسییان لە کەمی ڕێژەی بەشداریە کرد بەڵام وەسی عێراق جیاوازەکە گەڵ وڵاتانی ترەوەی من زۆر جاڕم عێراق زۆر ئیسیسناییە زۆر ڕیسپەڕە ینی ئەو وشەی وادە هەم خەتی بێن بەژار کە زۆر ئیسیسنایی لە ڕۆ کاگە هەڵبژاردن بڕاو کاگە لە 100 خەڵکیش بەشدار بێ لە 20 بەشدار بێ هەر تێپەڕێ بۆ چوو ئەمریکا و ئەوروپا وڵاتانی زلهێز وڵاتانی ئیقلیمیش هەستەکان عێراق دۆخێکی جیاوازی هەیە ینی دووبارەکردنەوەی هەڵبژاردن و هەر خۆی پرۆسەکە خۆی قورسە ینی بڕوا بکەن پرۆسەی هەڵبژاردننی عێراق زۆر سەختە چەندها دانیشتن نەکرێت لە بینی ئەم کوردانە و لە بینی ئەم لەتەوە جیاوازان لە بینی زلهێزەکان هەڵبژاردن ڕێگەخەن ئەمە زۆر زەحمەتە جارێکی تر مەسەلەن بۆ من هەڵبژاردنەکەی سێشەمە بۆ نەگەر ڕێژەی بەشداری خەڵک لە 100 دەبێ 120 بێ ینی زۆر زەحمەتە دووبارەکرێتەوە نییە ئەو ئەگەر لە 100 لە منی وەرگسایەک بۆ چووکە وەکو باسم کرد ئەم هەڵبژاردنە چەندها دانیشتنی بۆ کراوە مەصاریفێکی زۆری تیاکراوە سنووقی تایبەتی بۆ هێنراوە چەندها ملیۆن دلار مەصرفی تیاکراوە چەندها ملیار دلار ئەم حتا من جۆم لێو بەڵێ نزیکەی بای 3 ملیار دلار بەس ئەم فلێکس و ڕاستموشت هەڵواسەرەجا دەکات 3 ملیار دلار پارێکی زۆرە بەدەرەوەی کە ئەو هەموو مەصرفەی کە لە گرتنی بنکە و سیارە و هەر لە تیپێکەوە بیگرە تیپێککە بنکەی پێچن هەتا پارەی کارمەندەکان چەندها ملیار دلارەکە لەبەرەوە زۆر زەحمەتەم پرۆسەیە لە وڵاتێکی جەنجاڵی
ئاسایش ناساقانبیری و عێراق کە لە چەندین نەتەوە و مەزەوی جیاواز پێگاتووە دووبارە بکرێتەوە، یعنی زەحمەت ئامەی ڕێژەکەش بە دڵنیایە هەرکەمە بێت چونکە خەڵک کەمتر چاوی لەسەر پەرلەمانەسە پێی وایە پەرلەمان ناتوانێت گۆڕانکاری گەورەکە و پێشی وایە مەسەلەن پەرلەمان ناتوانێت ئەو جێگە بێ کە خواستەکانی تاک وەک تاکێکی زەحمەشکێش تاکی کرێکار لە کارگەیەکە ئیشەکە پێی وایە پەرلەمان ناتوانێت یاسایەکی باشی بۆ دەرکە من هەتا راپۆرتی ئابوورناسێکی عراقیم هەتا لایە شتێکی زۆر سیر باسەکە من حەزەکەم بە هەروکو بەڵگەیەک بێنێتەوە ئەڵێ قەبارەی خەرجی ئەنجومەی نوێنەرانی عێراق بۆ ساڵی 2015 تاکو 2025 چەند ساڵەکە 10 ساڵەکە زیاتر لە 5.5 تریلیۆن دینار لە هەموو ئەو ماوەیە 321 یاسا پەسەند کراوە واتە تێچووی هەر یاسایەک 7 ملیار دیناری عراقی بوو 7.1 تۆ بیری لێ بکەرە یەک یاسا 7 ملیاری تێچەوە بۆ خەڵک خولی یاسایی خولی پێنجەم زۆرتری خەرجی بەخۆ بینیوە بە جۆرە کۆی گشتی خەرجەکانی ئەم خولات 2.4 تریلیۆن بووە لەم خولات تەنها 69 یاسا پەسەند کراوە بەهای پەسەندکردنی هەر یاسایەک 35 ملیار دینار بوو یعنی یەک یاسا 35 ملیار لەسەر بودجەی گشتی عێراق کەوتووە یاساکە وەمە گرنگە ئەومە پارە بێنێ بۆ عێراق ئەو داهاتە بۆ بەربێنێ بەهای خەرجی گشتی ئەنجومەی نوێنەران لە خولی پێشوا بریتی بۆ لە 1.8 تریلیۆن دینار کەمە پارێک تەنها 91 یاسا پەسەند کراوە بەهای هەر یاسایەک 20 میلیارد دینار بووە 20 میلیارد دینار یعنی 20 میلیۆن دلار یەک یاسا کە دەستی بۆ لەبڕی لەسەر خەرجی گشتی عێراق 20 میلیۆن یان تقریبا 20 میلیارد کەوتواتە 20 میلیۆن تقریبا 200 میلیۆن دلار کە پێم وایە نازانم چەندێکە پارەی عێراقی زەربی دلار بە 140 حەزەکەم ئەگەر کەسێک بینەرانی بەڕێز ئینی کە نەزانێت کە تێگەن کە چ پارێکی زۆر واسە خەرجی گشتی ئەنجومەنی نوێنەران ئەڵە بۆ یەک ساڵ نزیکەی 450 میلیارد بوو ئەی پارێکی زۆر بۆ چونکە لێرە موچە زۆرە بودجەی پەرلەمان زۆرە حیمایە و سەیارە ئەوی کە ئەم مەساریفانە جا خەڵک کە ئەمە ئەبینێ ئەمە ئەخوێنێتەوە بەراوردێکار لەگەڵ توانەکانی پەرلەمان لەگەڵ توانەکانی حکومەت لەگەڵ خەدەماتە گشتیەکان خزمەتگوزاری جادە و بان و ئاو کارە بە ئەوانە کە بەداخەوە لە هەموو سەرتاسەری عێراقم ئەم خزمەتگوزاران لێرە هەتا ئێستاش مەسەلا خراپن بۆن کارەبا خراپە ئاو خراپە و جادە و بانەکان خراپن حتا ڕێگا هاتشۆکان خراپن قوتابخانەکان جا هەتا ئاگاتە خوێندنی باڵە هەمووی مەسەلا پرۆسەکە پێویستی بە بودجەیەکی زۆر تاکە سەر پێی خۆی یعنی ئەو ڕێژەکەمێ ئەو کارەکەی کە خەڵک پێی وایە پەرلەمان ناتوانێت چاکە مەڵێ پرسیارەوەی جاری وایە ئەو هەڵبژاردنە ئەبێ بە هۆی ئەوەی کە یەکگرتووی زیاد بێ یا دابڕان زیاد بێ یا شتێکی وە ئەم هەڵبژاردنە چ نەتوانیوێتی یارمەتیەوە بدا هێزەکان لە یەک نزیک ببنەوە یا هێزەکان لە یەک دوور بکەونەوە چ لە هەرێمی کوردستان چ لە ئاسی عێراق لە بینی شیعەکان لە بینی سوننەکان بۆ خۆی هەڵبژاردن چی کردووە توانیوێتی مەسەلەن دەنگی کوردەکان کە ئەچنە پارلەمان لە داهاتووە ئەمانە لەوێ بن چەند ئەمانام دەنگانە لە یەک نزیک بوونەتەوە یاکو بەعکسەوە لە یەک دوور بوونەتەوە ناتوان تاسیرێکی وهایان ببێت وی هەردوو لایەکە ڕاستە هەم هەڵبژاردن لە عێراق تاسیری هەبووە لە دوورکردنەوەی کۆتنەوەی هێزان لێکتر هەم لە نزیکبوونەوەیان سەرێک هەر کەسە هیوایەکی مامەسا هەر کەسە بە هیوایەکەوە هەڵبژاردن کورد بۆ هیوای هەڵبژاردن کە مەسەلەن دەنگی زیاتر بێ لە ئەنجومەی نوێنەرانی عێراق بۆی کە بتوانێت مەسەلەن لە یاساکانی وەکو بودجە وەکو یاسای پارێزگاکان وەکو یاسای هەڵبژاردن یاساکانی نەوت و غاز یاساکانی مەسەر یاسا کۆمەڵایەتەکان ئەمە ڕۆڵێک ببینێت دەنگێکی هەیە لە ئەنجومەی نوێنەران چونکە ئەنجومەی نوێنەرانی عێراق بە حەق ینی وەگەڵێ بەڕاستی ئەوە هەیە کە تاسیری لەسەر دەرکردنی کۆمەڵە یاسا هەبوو لە عێراق و ئەنجومەی نوێنەران و ئەوانە حکومەت مولزم کرد کە پابەندێ پێوەی بۆیە کورد بەم هیوایەستا هەڵبژاردن هەموو حیزبەکان بێ جیاوازی هەمیان مەسەلەن لە پێناوی پاراستنی قواری هەرێم لە پێناوی ئەوەی کە بتوانن بودجە بۆ هەرێم ژێڕنەوە و بتوانن مەسەلەن کۆمەڵە یاسا هەیە ببێ کورد بۆی تێنەپەڕێنرێ لە ناو ئەنجومەی نوێنەرانی عێراق واتە حکومەتی عێراق دەسەڵاتی خۆی زیاتر نەکات لە ناو ئەنجومەی نوێنەرانی عێراق وە کۆمەڵە پۆستەکانیشا وەکو پۆستی سەرۆک کۆمار و کۆمەڵە پۆستی تر لەناو عەرەبیشا بۆ نمونە لەناو شیعەکانە حیزبی فلان بۆ نمونە حیزبەکەی مەسەلەن سوودانی حیزبێکی مەسەلەن بەناوی ئیتلافی ئەعمار و تەنمیە واتە ئاوادانی و گەشەپێدان ئەم ئاوادانی و گەشەپێدانە کە
ئیتلافێکی گەورەی مەسەڵەن شیعە سوودانیە بە هیوای ئەوەیە کە جارێکتر بێتەوە سەرۆک وەزیر کۆمەڵە حیزبی لەناو ئەم ئیتلافە کۆ کردەوە واتە هاوپەیمانەکە یاتەوەکو کتلێکی گەورەی شیعی وایە تیاری فلاتینی تایە تەجمعی بلادی سۆمەری تایە تحالفی عقدی وەتەنی تایە ئیتلافی وەتەنی تایە تحالفی ئیبداعی کەربەلای تایە حرەکەی عەطای تایە تحالفی حلولی وەتەنی تایە تەجمعی ئەجیای تایە لەگەڵ کۆمەڵێ کاندید کە ئێستا وەکو سەربەخۆر لە ئەم ئیتلافای خۆیان بژاردووە ئەمە مەسە سوودانی بە هیوایەوە کە جارێکی سەرۆک وەزیر کورد بە هیوایەوە جارێکی تر مەسەڵەن لەناو ئەنجومەی ڕاقات دەنگێکی باشتری هەبێ بۆی کە بودجە لە پەرژۆنی خۆی پەسەند کرێ یاسای نەوت و گاز دەرچێت لەناو مەسەڵەن سونەکان ئاوات و ئامانجیانەوەی لە پەرلەمان کەوا دەنگێکی زیاتریان هەبێ کورسی زیاتر بێنن بۆ نمونە لە پارێزگاکانی خۆیان لە دەنگیان باشتر بڕوا پۆستی پارێزەکان لە بەرژۆنی خۆیان یەکلایکەنەوە بودجە بۆ ناوچە وێرانبووەکانی دەستی داعش وەکو ئەنبار و موسڵوانە زیاتر بپسڕن لە ناو یاساکانی عراقا واتە هەر کەسەی بە هیوایەک واسطە پەرلەمان یعنی هەرێکی هیوایەکان هەیە بۆی کە لەناو پەرلەمانە بێن نەدی بەدەرەوەی مەسەڵەن لەناو شیعەکانە کۆمەڵە تیاری تایە مەسەن دەوڵەتی قانونی تایە مەسەن ئەوەی وەکو باسمی ئیتلافی ئەعمار و تەنمیت تایە کۆمەڵە کوتلەی سادیقون و ئانەی کە زۆرن تقریبا 38 کوتلەی جیاوازن کە لەناو پەرلەمان هەرێکی بە ئاواتێکەوە ئەچێتە ناو پەرلەمان چوو پێیان وایە بەدیلی پەرلەمان هە پەرلەمانە ئێمە سیستەمێکی ترمان نێ لە عراقا بتوانێت جێگرێم سیستەمە بێ و بە بڕوای چاودرانی ئەوانی یاسەناسیشن ئەوانی کە مەسەڵەن چاودێری وەزعکەن و دەرەوەش هەتا ئەمریکەکان و ئەوروپیەکانیش بڕوا وایە کە لە عراقا بەدیلی هەڵبژاردنە شتێکی بۆ ناکرێت چونکە ئەگەر وان نەکەن سیستەمێکی دیکتاتۆری و خۆی پێشوێتە سەر حکومت هەڵبژاردنی غاکاتەوەی تر ئەبێتە مای سەرکوتی نەتەوەکانی تر جا کەمەنەتەوەکانیش ینی لەم ڕۆ ئەو ئامانجان هەیە کە مەسەڵەن بتوان دەنگێکیان هەبێت لەناو ئەنجومەی نوێنەران و ئەو یاسانە لە بەرژۆندی ئەوان یەکلای بێتەوە و بودجە بۆ ناوچەکانیان بچێ و ئەوانی شوکە دەنگێکیان هەبێت هەر کەسەی بە ئاواتێکەوە بە ئامانجێکەوە ینی خەونی ئەوەی هەیە و دوهجار هەمان لە پەرلەمانێک گرنەوە ئەگەر مەسە ئێستا پەرتوگاڵیشی دروست کردێ زۆر جاربین ئەم حیزبانە لە کوردستان کە قساکەن جاری وایە مەسەن لێدوانەکەدان دژی کوتلێکی عەرەبی یا لە عێراق جاری وایە جۆمان لێبێ ئەوانەی کاندیدن قسە بە کورد دەڵێن بۆی جەماهیر و شعبیەت دەنگیان پێ بە من بچمە پەرلەمان ئەوە واکەم بودجەی کوردستانە بڕۆ ئەوە ئەەکەم لێرەش ئەو قسانە هەیە بۆ منە کاکە ئێمە ئاچینە پەرلەمان بۆی مادەی 140 جێبەجێکەی بۆی ناوچە دابڕێنراوەکان ئێمە ئاچینە پەرلەمان بۆی کە بودجە بۆ کوردستان بجێڕین ئێمە ئاچینە پەرلەمان یاسای نەوت و گاز پەسەند بکەین ئەها ئەم لێدوانانە ئەم جۆرە شیعارانە بەڵام دوجار لەناو بۆتەی پەرلەمانە هەمیانە بنەوە یەک کوتلە و لەسەر پۆستەکان وەکو باسم کرد بەدانیشن گفتوگۆ بکەن دیالۆگ بکەن یعنی تا ئەم دقەیە لە عراقی نوێیە لە 2023 بەدیلی هەڵبژاردن هەر هەڵبژاردن بووە یعنی بەبێ هەڵبژاردن سیستەمی سیاسی عراق توانین بڵێن فلیجە بێ و ئەوەی کە جیاوازەیەک شت جیاوازە لە عراق ئەوی شەوەیە کە مەسەلەن خەڵک ئەتوانێ بۆن منە لە عراقا دەنگ بە نوێنەری خۆی هەڵبژێرێ وەکو مەسەلەن ئەتوانین بڵێن ئەوروپا نیە زۆر ئازاد بێت لە هەڵبژاردننی کۆمەڵ هاوکارە کاریگەریە کە باسم کردەوە کاری مەزەبی و نەتەوەی و مەسەن خێڵەچوانە بەڵام بۆی کاتوانە مەسەن دەنگێکی خۆی دەنگێکی هەبێت 4 ساڵ جارێک مەسەن حکوومەت و حیزبەکان لا بەلای هاوڵاتیا بکەنەوە کە مەسەن ئاواتی چیە ئامانجی چیە خواستەکانی چیە وەگەڵک جێرانەوەی خەڵکی سیاسی بۆ ناو خەڵک کاتم زۆر نەماوە زۆر بە کورتی تکایە دیارە تەسیراتی ئیقلیمی لەسەر هەڵبژاردننی عێراق ئەبێت و بەو جۆرەوە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو شەڕەی ئیسرائیل دژ بە ئەوانەی وە لەگەڵ ئێران هەریکاریانە کرد بۆ دوایش هەڕەشە لەسەر شعبی ئەوانەیش بوو پێتان وایە ئایا سوودانی دیسانە بێتەوە بە سەرۆک وەزیران و ئەگەر ئەوە بێتەوە سەرۆکۆماری عێراق کێ بێ بە سەرۆکۆمار دیارەوەکو باسم کرد ئەوە ڕووداوەکانی دوای هەڵبژاردن تا حکوومەکە بۆشتەوە ئایا دوای هەڵبژاردن وەزعی سیاسی عێراق ناشێوێ ئەمە پرسیارێکە ئایا شەڕی ئیسرائیل ئێران دەست پێ ناکاتەوە ئایا وەزعی ناوخۆی عراق جارێکی تر تێک ناچێوەکو سەردەمی داعشوانە و ئایا ئەمریکا و ئێران لەسەر چ کاندیدێک بۆنەوە بۆ سەرۆک وەزیرانەکەنە ڕێکەوتن ئەمە ڕێکەوتن نیە بەڕاستی جاری وایە لەسەر کاندیدی ئەلف ناوێکێکە ناوێکی جیاواز بێنی مەسەن با ناونێنی ئەلف ئەگە ئێران ڕازی نەبێ دڵنیا بە ئەمریکاش داینانێ
ئەمریکا ڕازی نەبێ ئێرانیش ناتوانێت زۆر پشگیری لێ بکات. بۆ نمونە کەسێک ناتوانێت هەر لە خۆ مەسەڵەن کەسێک پشگیری بکات. ئەتوانین بڵێن بوونی ناوە جیاوازەکان لەناو ئەو ناوانی کە جەنابەت باس کرد لە ئەنجومەنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆک کۆمار، ئەمانە دیالۆگەکانی دوای وەگەڵی گفتوگەکانی دوای هەڵبژاردنی لایەکاتەوە. بەڵام بە دڵنیاییەوە ئەمە شتێکی سابتە کە سەرۆک کۆمار بۆ کورد دەبێ، سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ شیعە بێ، سەرۆکی پەرلەمانیش بۆ سوننا بێ. ئەمە یەکلایی بۆ تۆ تقریبا لە 2023 عرفی لاتوە وەکو چۆن لە لوبنان معلومی جناب تەها چۆن دابش کراوە لە بینی مەسیحی و شیعە و سوننا، لە عراقیش تقریبا وایە هەوتە عرف ڕاستە لە دەستور نەنووسراوە بێ سەرۆک کۆمار بۆ کورد بێ یان سەرۆک وەزیران بۆ شیعە بێ. بەڵام بۆی کە ئەم کوتلەی کە پێڵەن عراق، ئەم دەوڵەتێک کە پێڵەن عراق و لە 1920 دروست بۆ تا ئێستا بۆی کە بەیەکەوە بمێنێتەوە و بۆی کە کوردیش مەسەلەن هەست بکات کە عێراقیە هاوڵاتیی عێراقیە و سونەش هەست بکات کە لە دوای 2023 پەرایز نەکراوە زۆر و شیعەش هەست بکات کە مەسەلەن خۆی زۆری نێوانە ئەم شتاکو گونجاندر پێکەوەنەوە وەکو مەسەلەن جوێنێک ناو کوتانە و پێم وایە زیاتر چاوەکان لە سەرۆک وەزیرانی زیاتر وەکو خەڵک باسەکە سوودانی بێ لەواچێ چون سوودانی لە ئەم چەند ساڵی ڕابردووە توانیوێتی مەسەلەن هاوسەنجێک لە بینی سونە و شیعە ڕابگرێ، هاوسەنجێک لە بینی شیعە و عەرەبا ڕابگرێ، شیعە و کووردا، هاوسەنجێک لەوێنە عەرەب و کووردا وەکوونەتەوە واروها توانیوێشی بۆ نمونە هاوسەنجێک لە ناو پەیوەندیەکانی ئێران و ئەمریکاش ڕابگرێ. وە شتێکی زۆر مهمی سوودانی ئەو بوو کە لەم شەڕی ئیسرائیل ئێرانە توانی مەسەلەن زەبتی ئەم کوتانە بکە کە حاجی شعبی وانن کە مەسەن تداخلی شەڕ نەکەن، هیچ کە نەبێ هێزەکانی ئەمریکا ئیستیفزاز نەکەن بۆی کە ئەمریکا ئیسرائیل لە عراق بەنیا خود وە کۆمەڵێ مەرجیشان بەسەر سەپان کاتی خۆی کە پێویستە هێزەکانی حاج شعبی مەسەلەن دەساتیان لاواز بێ و تێکەڵی سوپایارا و کۆمەڵێک خاڵی ڕاستە هەموو شتێکی پێ نەکراوە بەڵام کۆمەڵە شتی کردووە و ئەمەش دەکەوێتە سەر دوای ئەو دانوستانەی کە لەگەڵ کورد و لەگەڵ سونایەکەن بە دڵنیای بۆ شیعە بێ. بەڵام نازانین ناوەکە چێ لەواچێ بۆ منە سبێنێ کوتلەی مالیکیوان کورسی زۆر بێنن لە هەڵبژاردنەیە ئەو کاتە مەجبورن مەسەلەن ناو خۆیانە کەسێک لە عراقا یەک شت هەیە جیاوازەکە لە عراقاوەیە بە کورسی زۆر نییە، یعنی هەڵبژاردنی سەرۆک ئازیران ڕاستە کوتلەکە کە کورسی زۆری هەبێ توانێت مەسەلەن توزەمی لە جیڕە و کێبەرکە بکات لەگەڵ لیستەکانی ترا بۆ ماوەیەک حکومەت دوا خەڵکو چۆن متاسە دەکردی خۆ بە هەموو حەقێک مەسەلەن بۆ نمونە ئەو بوو مەسەلەن سەرۆک وەزیردانێ هەفتەوەندە کورسیە ناوە تاختە نییە، بەڵام نایانێ شەر پەشداری حکومەتیش بکات هەر خۆشی کشانەوە پەرلەمانتاری کشانەوە بۆ بەڵام سوودانێک کە دێ دوو کورسی هەیە مەسەن کازمی ئەسڵا کورسی نەبوو بۆ لەبەرەوەی هۆکاری ئیقلیمیەکان ئەمریکا و ئێران کورە دانوستانەکانی نێوان کورد و عەرەب دانوستانەکانی نێوان کوتلە شیعەکان خۆیان لەو کاتە لەسە کەسێک ڕێیەکەون ئەڵێن ئەم کەسە باشە بۆ ئەم 4 ساڵە بە ئەم بێت بە سەرۆک وەزیری نەک کورسی و پێگەی دەنگ. ڕاستە پێگەی دەنگ لە ڕووی کورسی پەرلەمانە و دەنگی لە ڕووی بودجە و لە ڕووی شتانەوە ئینی هەیە لە ڕووی وەزیرەکان کاریگەری هەیە بۆ تۆ حیزبێکە دێ 20 کورسی لەناو حەقیەوە مەسەن دەوازیری وەرگری بەڵام جەنابەت بۆ منە هاتووی کەسێکی ناسراوی لەسەر ئاستی کوردەکان و عادل عەبدولمەجید ئەسڵەن هەر هینی نەبوو لە هەڵبژاردن هەر لیستی نەبوو هاتن کردیان بە سەرۆک وەزیر بۆ وەکو شتێکی وەکو سەنجی مەحەک وەکو چارەسەرکردنی ناوکۆکیەکانی نێوان ئەم کوتلە جیاواز و ئەم هەموو مەزەبە جیاوازانەی کە لە عێراقایە. زۆر سپاس بەڕێز ژیلبان هەڵەدینی بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا زۆر مەمنون. زۆر سپاس بۆ هیوادارم قسەکانم جێی سەرنجی جەناب و بینەرانیش بێت. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەو جۆرە هاتینە کۆتایی ئەو جارێ بەرنامەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەت خوازم.